وڵاڵە چۆنی؟ باشی؟ ئەڵێم بێتاقەت نەبووی لە ماڵی باوکە؟ نا وەڵڵا زۆر خۆشە. یعنی جارێ نایتەوە؟ نە. دەخوا حافیز. حافیز. خۆ حافیز. خۆ حافیز. ئەلۆ؟ ئەدێ گوڵاڵە کاکە هەفتەی پێشوو 4 فاینی عەلاگەم کڕی هەرە گەڕێم نایدۆزمەوە. لە کەنتۆرەکە دەبگەڕێ؟ ژنەکە کەنتۆرم کردوتەوە هەرچی بڕاکێشاوە ژێکراتی تۆ بووە. ئەگە بچە بزار لە ماڵ شوکەکان فانێک بێنە. خوا تۆ ئەگەر ئەمەنە گوڵاڵە قسە بکەیتە سەر خوشکەکانم. ێ بچە لە بازار بکڕات فانی نەزۆرە. یعنی ئێستا نایەتەوە تۆ؟ نا نیازم نییە. دەبڕۆ باشە خوا حافیز. خوا لەگەڵ. شی سەعاتشی. ئەلۆ گوڵاڵە چۆنی؟ باشی حسێن؟ ئەڵێم گوڵاڵە نیازم هەیە یاپراق بکەم چی و چی بەکارێنم. ئەزانی چی؟ ئێستا یەک لیستێ بۆ نووسم چی پێویستە یەکێک بۆ دەنووسم و بۆ دەنێرم باشە؟ تو شەرەف لە هەموو کوردستانە پیاو هەیە بتوانێت یاپراق دروستکە تۆ شعورە هەیە؟ ورە بابە من بۆ لە مەبەستی من ناگەی هەی خەڵم تۆ نیازە هەیە بێتەوە یان نە؟ حسین هەستەکەم زۆر بێتاقەتم جاری وازوو نایامەوە. جا پەلەو چییە بۆ خۆ هەر لەوێ بە وەڵا هەرمێرەوە. ێ باش. هەتی وەڵێ باش هەرێ تۆ بە شەری هەرێ شێتان کردم شێت 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 هەرێ هەرتان کردم هەر 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 دایخە زۆر تووڕە دایخە دوور سەیرم مەکە دوور سەیرم مەکە خۆدای خستەوە بە سەرمە وی بسمیللا وە چێ و پیاوە کە سلام علیکم. السلام بخير بيت. زۆر سپاس. ئەها زاریم تەحمل ناکارێتەوە بەلام. نەنە با لە غەڵەت لە یەکتر تێ نەگەین توخوا مەسەلە تەحمل و شت نییە هەر حەزم کرد پێتان بناسێنم و تەعارفێک بکەن. كي؟ یەک دەقە ڕۆحەکەم دابەزە. هاي هەوێکیان. حسین ماڵی وێرانکردم ژنێ بەسەر هێناوم. من ماڵم وێران نەکردی مامۆساکە و ماڵی وێران کردی. باوكم باق مكان من قرب. بەڵێ بەڵێ. ئەی باشە من چی بکەم دڕۆشتم مناڵمە بێ. تەلەفۆنی بۆ عەلی تڕێلی براوکە با بووە بۆ ولادە. سینگیان کۆ شارە خۆشەکانە. شعرەکان ماوە. من ویستم بەختەوەرێکم بەڵام خوشکەکە و بادباختی کردی. تخوا بڕۆ با بڕۆین.